شەهید بەیادی 6 ئەیلول شەڕی بەردەرکی سەراوە 1930 بوو 6 ئەیلول کە ڕۆژ هەڵات غریوی ویستنی حەق کەوتە ناو شاری سلێمانی هەڵۆبەک ئەو جوانەی پڕدڵی بوو بۆ وەتەن ئاوات لە پێش جەمعێکەوە تا بەرسەرا ڕووی هەڵمەتی هانی لەگەڵ یارانی ئەیود ئەی حکوومەت تا نەکەی تەسبیت حقوقی کوردەواری نایەوێ کورد ئینتیخاباتت ئەوانەی بانکران و تۆ بە قووەت دەوریانەگریت دەنی و قازانج پەرستن هیچ نەبێ پێیان موبالاتت ئەوانە کەی لە میلەت بوون هەتا تەمسیلی ڕەئیکەن حکوومەت ئێمە کوردین وا ئەڵێی نامانەوێن واب کە داوێنی غەرەز بگرن بە هەردوو دەست وەتەن بەردەن نەکەی مەشروع نییە دەرکە لەسەر سەودای ئینتیخاب ئەمە جوملەی قسە و ئامالی یارانی هەڵۆبەک بوو نەنا مەشروعی تیا بوو نەتەجاوز بوو بە ئەمنیەت کەچی عەسکەر بە مەترالیۆزەوە بۆ قەتڵی عام دەرچوو درایە بەر شەقەی شەستیر ڕجاو ئامالی میلیەت شەقەی شەستیر و قرچەی دەزڕێژ و هەڵمەتی سونگی بە خوێنی کوردی بێتاوان شەپۆلی خستە سەرجادا نەما جوانێکە سونگینەی سمی بێ 100 کەرەت سنگی نەما پیرێ لە ڕیزی گول لەبوو بێ قەلبی ئازادە هەڵۆبەک گولەی ئەوەڵ لە ڕانیدا دووەم دەستی کە خۆی و قەومەکەی وادی بە چەشنی شێر نرکانی پەلاماری دا بۆ زابتێ یەک زل لە خپ خستی دەمانچەی سەن لە دەستی و ئاگری دا تاوەکو توانی بەڵام فیشەک نەما هەر زابت و یەک دوو نەفەر کەوتن لە پاشا عەسکەریش دەزڕێژی لێ کرد و بەلادا هات لەسەر دەریای خوێن بوو کەشتی عمری بەرەو مردن ئەچوو ئەیود خوا حافیز ئەوە ئەمرم وەتەن هەیهات لە باوەش تا پشووی عمرم نەدی تاوێ بەسەر بەستی هەتا مردن زڕەی زنجیری دیلی بوو لە گەردنما ژیانم عار و زیلەت بوو لە ژێر پێڵاوی دوشمنما بە خوێن بێ و گڵ هەڵیلوشێ کەوا بێ هەیکەلی هەستی خواکەی بولبولی باغی سەرا هەرچەندە پاییزە بە خوێنی خۆم گوڵت بۆ ئاو دەدەم سابۆم بلاوێنە لەگەڵ ئەو جوانە پاکانەی لە دەورم مەیتیان ڕیزە لە خوێناوێنە شێواوین بەدایکمان بناسێنە بڵێ بەو بووکی تازەی یەکشەوم گەر هاتە سەر نەعشم نەڵێ خۆی بۆ وەتەن کوشت و لە ڕێی عەشقی منە نەژیا وەزیفەم بوو لە پێناوی وڵاتێکا سەرم بەخشم کە تۆی پەروەردە کرد بۆ من لە داوێنی چیا و کەژیا ئەگەر خوای گەورە بەخشی پێدەتیوێ پێی بڵێ ڕۆڵە لە من فرمێسی ویز باوکت لە تۆش داوا کات تۆڵە شاعری شۆڕژگێڕ و نیشتیمان پەروەر مامۆستا بێکەسی نەمر کە خۆی یەکێک بوو لە ڕابەرانی سەرەکی بزوتنەوەی ڕۆژی 6 ئەیلول لە دوای کارەساتەکە دەستگیر کرا و لە زیندانەوە شێعرێکی بۆ ئەو یادە نووسیوە ئەی وەتەن ئەی وەتەن مەفتونی تۆم و شێوەتم بیر کەوتەوە وەختی بەندی و ئەسارەت پێ بە تۆق و کۆتەوە من لە زیکر و فکری تۆ غافڵ نەبووم وا تێ نەگەی حەبس و تێ هەڵدان و زیلەت تۆی لە بیر بردۆتەوە بەو خودایی بێشەریک و لامەکان و واحیدە عەشقی تۆ نەوعێ لە دڵما ئاگری کردۆتەوە ئاگرێکی وا 1000 ساڵ ئاوی بڕژێنیتە سەر قەت گڕ و گڵپە و بڵێسەی تا ئەبەد نەکوژێتەوە
باسی مەحزوونی و کەساسی خۆت نەکەی توخوا وەتەن، چونکە بەو باسە برین و زامەکە مەکولێتەوە. ماتەمینی تابەکەی دەی پێکەنە و سەر هەڵبڕا، مفتەخیر بە شوهرەتت وا عالەمی گرتۆتەوە. نەکبەتی لات و سەعادەت بۆتە پشتیوانی تۆ، کەوکەپی بەخت و فریشتەت بەرز ئەدرەوشێتەوە. گەرچی بەینێ کەس جەلیل و دیلی دەستی زاڵمی، نۆبەتی شادیتە ئەمجا ناحەزت لێک بێتەوە. لافی ملیەت بەدەم لەم عەسرەدا کەڵکی نییە، ڕۆژی هەوڵە هەر بە هیممەت گۆی هونەر ئەبرێتەوە. بێقسوورە چەند جەسوورە سەد شکر ئەولادەکەت، وا لە ڕێی تۆدا لە خوێنە سەیری چۆنت لێتەوە. بەس یەتەعلەم لێ مەدە هەر ڕۆڵەکەی جارانتم، هێندە حیلمت بێ تاکو دەست و پێم ئەکرێتەوە. شەرتە شەرتی پیاوەتی بێ گەر خودا دەستم بدا، دوژمنت پەتکەم وەکو سەگ بیخەمە ژێر پێتەوە. دوابەزدوای کارەساتی 6 ئەیلول حکوومەتی ئەو دەمی عێراق وەبدێکی لە خاوەن بەرژەوەندیەکانی شاری سلێمانی پێکهێنا تا بیانبات بۆ بەغا. لەو بارەیەوە پیرەمێردی فەیلسوف و شاعیری نەمەر شعرێکی نووسیوە. وەفدی کوردستان. وەفدی کوردستان وەتەن فرۆشان، هەر زەوەکیلی شاری خامۆشان. دەستکێ لەو گوڵەی باغەکەی سەرا، کە بە خوێناوی میلەت ئاودرا. بیبەنە پێشکەش عەرشی عێراقی، بڵێن یار باقی هەم سوحبەت باقی. تارای خوێنی سوور بەرن بۆ ئەمیر، بڵێن پاش کوشتار هێشتا تۆی دڵگیر. دەک شەرمەزار بن لە ڕووی مەحشەرا، ئێمە خاکی غەم ئەکەین بەسەرا. ئێوە و عەرشەی بە خوێن گوڵڕەنگە، سوزدەی بۆ دەبن هیچ ناڵێن نەنگە. کورد نابڕێتەوە خەیاڵتان خاوە، بەراتی نەجات بە خوێن نووسراوە. من ڕەنگی سوورم بۆیە خۆشەوێ، مژدەی شەفەقی لێ دەرەکەوێ. هەر بە بۆنەی کارەساتی 6 ئەیلولەوە ئەحمەد حەمدی شاعیری بەناوبانگ لاوانەوەیەکی بۆ 6 ئەیلول نووسیوە. بۆ هەوا ئاڵۆزە بۆچی لێڵ و سوورە ئاسمان، جێژەڵوکەی نەکبەتە یا فیتنەی ئاخر زەمان. هەوری قەهری مەوجی دەریای غەزەب دێنێتە جۆش، یا فوغان و دووکەڵی ئاهی هەناسە ساردەکان. ڕەنگی گوڵ بۆچی پەڕی، بولبول دڵی بۆچی شکا، ناکرێ ئەوەڵ بەهاری شادمانی بێخەزان. بەفرە باریوە لەسەر بەختی ڕەشی خاکی وەتەن، یا بەدەم شەستیرەوە مێشکی هەژارانە پژان. بۆ وەتەن زەرد هەڵگەڕاوە بەرجی سوورە شینەکە، ڕەنگە ئەشکالی شەهیدی بێنەوامان دانیشان. وەک برێشکە قرچە قرچی جەرگی سکسوتاوە دێ، یا گوڕەی مەترلۆزە قرمەقرمی تۆپەکان. ئەم هەموو لاوە نەما من نێژران لەم باخچەیە،
ڕیشەی کوردایەتی بوو یعنی بۆمان نێژران جەژنی قوربانە سلێمانی بە مەزبەح دانرا کورد مەڕن بۆیە بەجارێ هەر لەوێدا سەر بڕان یان کە ئیبلیسی عەلەیه اللەعنە قاورمە بکا کۆمەڵی ئینسان بەجارێ وا ئەبێ بکرێن لە جان بۆ شەریفی کورد خەڵاتە هاتووە سەر تا بە پێ یا کە لە بچەی دەست و تەوقی گردن و پەیوەندیان بۆچ مەغۆل هەڵساوە یاخود دەوری نەحسی جەنگیزە قەتڵ و عامی ئەرمەنە یا حادیسەی ڕۆم و بەبان ناوی خۆی نابوو زەمانی میلەتی کورد خۆژیان بۆچی بەسراوە زمانی وا دەبێ ئاخر زەمان بۆ نەبوو قەت ئەهلی حاڵێ دەردەدارێ بۆ نییە ئەم وقوعاتە چ بوو بۆچی کرابی کا بەیان جاوەتەن فەرمووی لە پەردەی سینەما وەک سینەما سوورەتی گیراوە فەرموو بۆت بکا یەکسەر عەیان جارێ تەریخی بنووسە جا بگۆڕە قافیە تا بەیاناتم بنووسی لێت نەبێ حەرفێ نیهان بێ هەزار ناوی سلێمانی بە تاریخ مەشهەدە ئەم حسابە عاقیبەت ڕۆژێ دەبێ بیکا زەمان مەقسەدی ئەسڵی وەساسی هەردوعاکەی پێشووە ئێستا تیکراری بکە بەڵکە مەبحەز بکا ڕەوان ڕەبی مووی لێبێ زمانی و پەنجەکانی هەڵوەرێ هەر کەسێ گوڵشەن بە دەردی گوڵخەنی دۆزەخ بەرێ مامۆستا ئەخۆلی نەمەر لاوانەوەیەکی بۆ 6 ئەیلولی 1930 نووسیوە ئەیلولی خوێناوی بەجارێ ماڵی وێرانم سلێمانی خرۆشاوە بەسەر هیچ کەس نێت خوایە ئەوی لەم شارە قەوماوە بەیانی بوو 6 ئەیلول لە ناکاو گولەی وەک باران ئەباری بۆ قڕی میلەت ئەوی پیرە ئەوی لاوە بەدەم شەستیرەوە لاشە وەکو زوربەی گەڵا ڕێزان لە ڕێدا عەینی ئەدوت بەردەبازی جۆگەلەی ئاوە لە بەردەرکی سەرا دیارە لە هەر لایەک تەماشاکەی سەراسەر پڕ لە لاشەی مردووە شێراوە کوژراوە لە هەر کوچە و پەنایەکدا تەڕی و سووریت ببینایە ئەوە خوێن و سروشکی دایک و جوانان بوو کە ڕێژراوە لە کام ماڵ گوێ دەکرد هەر باوکەڕۆ بوو ڕۆڵەڕۆ و کاکە لەکوێ سەیرە دەکرد هەر لاشەیە تێکەڵ بە خوێناوە ئەوی دوێنێ جگەرگۆشە و عەزیزی باب و دایک بوو ئەوە ئەمڕۆ لە ژێر خاکە شەهیدە و چاوی لێگناوە دەمێ و ئێوارات نواڕی بە وێنەی ڕێچکە مێرولە بەڕیس تابوتی کوژراوان بەرەو سەیوان ملیناوە چ قینێکە چ زوڵمێکە چ کوشتار و بڕینێکە ئەبێ قەت بیر نەچێ هەرگیز هەتا کورد زیندووە و ماوە شاعری هەژارانی کوردستان مامۆستا قانعی نەمەر شیوە نامەیەکی بۆ 6 ئەیلول نووسیوە شیوەن لە کزی کوردان گلاراومە ڕۆژەکەی ئەیلول تانەی چاومە لەبیرت نەچێ باخچەی بەرسەرا بە خوێنی کوردی مەزلوم ئاودرا بە گولەی مەترەلۆز ئاو پرژێن کراین لەسەر حەق خۆمان بەناحەق کوژراین با پێی تێنەخەینە و خوێنە گەشە چون یادگاری ڕۆژێکی ڕەشە سوێندی پێ بخۆین تا ڕۆژی مردن کوتایی نەکەین لە تۆڵە سەندن ئەو خاک و خوێنە کەینە نمونە بۆ ئەو میلەتەی ئەمڕۆ زەبوونە با لە ناو پەڕەی مێژوو بمێنێ
کورد تۆڵەی خوێنی بە خوێن ئەسێنێ. بۆ ماتەمی 6 ئەیلولی ساڵی 1930 وتراوە. دووبارە دڵ لە داغی وەتەن پڕ لە میحنەتە، لەم مەنزەرەی فەلاکەتە، لەم دەرد و حەسرەتە. حەقیە فەلەک بەجارێ سەری خۆی لە خۆم بنێ، بگری فەلەک بەشینەوە بۆ ئەم موسیبەتە. بەرقاپی سەرا بۆتە دەشتی کەربەلا، یا مەزبەحەی گرۆهی وەتەنخواهی ئوممەتە. ماهی محەڕەمە ئەمە، شینی حسەینە یا ئەیلولە، ڕۆژی شیوەنە، ماهی فەلاکەتە. هەر نەعشی لاوی کوردی ستەمدیدەی غەمە، غەڵتانی خوێنە، نائیلی ڕوتبەی شەهادەتە. هەر نەونیهالی کوردە بە خوێناوی ئاڵەوە، گەوزاوی خاک و خوێنە، شەهیدی شەجاعەتە. هەر ناڵە ناڵی لاوە بەدەم گولەواڵێ، یا ڕەبی کەی نیهایەتی دێ ئەم موسیبەتە. ئەم باغە بۆ بەجارێ وەها بوو بە گۆمی خوێن، بۆ مەنزەرەی لە تافەتی، بۆ بوو بەم قەساوەتە. ئەموت گوڵێ نییە کە نەسووتێ دڵی بە کورد، ڕووزەرد نەبێ لە مەنزەرەی ئەم فەجاعەتە. ئەم باغە ئەم گوڵانە کەچی هەر لە نەشئەدان، نەمزانی گوڵ کە بێ دڵ و حیس و حەمیەتە. لەعنەت لە بەرگی سووری گوڵاڵە و دڵی ڕەشی، چۆن ماو بۆچی هەڵنەوەری بەم فەلاکەتە. قەومی نەجیبی سام ئەمە بێعەدلی ئەوەڵی، ئاخۆ نیهایەتی چی بێ ئەم لوتف و ڕەحمەتە. ئەی عوسبەت الئومەم وەسی ئەقوامی ڕووی زەمین، بێدەنگی لەم مەزالیمە شێوەی مرۆوەتە. وەک داری لیژنە مەیت و جەنازەی شەهیدی کورد لەم باغە کەوتووە، ئەمە ڕەسمی عەدالەتە. لەم عەسرەدا کە عەسری تەرەقی و تەکامولە، ئەم سەربڕین و کوشتنە شەرتی حیمایەتە. بۆ کەعبە کەج ئەبێ کە کەسێ ناوی حەق بەرێ، حەق گۆ لەبەر چی قیسمەتی هەردار و لەعنەتە. ئەی کۆمەڵی شەهیدی وەتەن خوێن ڕژاوەکان، تیسکاری ناوی ئێوە لە جێی فەرز و سونەتە. وا تێمەگەن کە ڕەنگی کفنتان ئەچێتەوە، ڕەنگی ڕژاوی ئێوە بناغەی حەمیەتە. ناچێتەوە بە لێزمەی لافاوی زوڵم و زۆر، ڕەنگێکی سابیتە، ئەسەرێکی جەلادەتە. ئەشرافی کووردە دەستی لە قفڵی کەلەپچەدا، حەبس و زەلیلە، مەزهەری زل و حەقارەتە. ئەم ڕەنگە خوێنی مێشتی پژاوی سیاوەشە، بەرگی گوڵی بیساتی زەمینی حەمیەتە. تابوتەکانی ئێوەیە بەشانی کوردەوە، ئیعلانەکە نەتیجە کە بەرزی و سەعادەتە. ئەیلول و ڕۆژی شومی شەشی تاک و نەفخی سوور، ڕۆژی عەزا و ماتەمی ئێوەی وەسیەتە. ئەم ڕۆژە ڕۆژی شیوەن و گریاونە تا ئەبەد، ئەم ڕۆژە ڕۆژی ماتەم و ڕۆژی عیادەتە. ئەم ڕۆژە ئەم مەزالیمە تا ڕۆژی ڕەستەخێز، سەر لەوحەی سەحایفی تاریخی ئوممەتە. ئاهی شەهیدی وەتەن خوێنە ڕژاوەکان، تاریخیە و ئەگاتە خوا ئەم هەناسەتە.